اینجا عزیزانم هەرێناو بازارە قەیسەری قاوەخانەیەکی زۆر جوان هەیە و وابزانم کۆنی شاپ جا پێم خۆشە بچم قاوەیەکی زۆر خۆش خۆم بێ هەموو لایەک ناخۆش. سەلام عەلەیکۆم، باشن ئەحواڵتان خوا؟ وەڵڵا باشم وەگۆکوونە. دانیشم مینۆتان هەیە چتان هەیە؟ باش کاکە سەلامەت بێ. بزانم چتان هەیە با قاوە چ خۆش بخۆم؟ بێمەلات؟ قاوەتان هەیە؟ ئەزوانە شکلێتی ئەمریکانە داتەیە. ئەزە ڕاوەستە پێ بڕۆ ئەم زۆر برادێری قاوەی نیمە. دەمێ قاوە چ بڕێک شیرن و خۆش بخۆم. قاوە چکلێتی زۆر خۆشە. دەیەوە چکلێتی. باش دادەنیشم بزانم قاوەی چکلێتی تامی کووە. باشی ئەحواڵت خوا؟ تەندروستی باشە؟ بەڵێ ئەنیای بەڕێزە؟ ئەمە ناو سالارە بە سەی سالار ناسراوە. بە سەیدن؟ سۆی سالارە. هەر سەیدە. بزانم ڕۆژانە دێنە ئێرە ئەچوو قاوەی دەخۆن. هەموو ڕۆژێ؟ هەموو ڕۆژێ. هەموو ڕۆژێ دێ. بەچێنێ دێ لەگە برادێرەکانت دێ؟ وەڵا بەتێنە دێن بەس برادەرەکان هەمیان لێرەنە. لێرە دەگەین. تایبەتمەندی خۆی هەیە قاوە خواردن وەنیە؟ زۆرە قاوەیەکی زۆر ناخۆشە. بەخۆی من ئێستا ئەکسپرسۆی دەخۆم زیاتر ئەزمە ئەکسپرسۆیە. بەخۆی قاوەی عەرەبی خۆشە بەڵام ئێستا فێری ئەکسپرسۆ. بەخۆی ئەمن بەرگشتی برادێری قاوەی نیمە. برادێری شتی تار نیمە. نا ئێستا من قاوە مەسەڵەن تامی خۆشتر لە چاوە. بەس بەخۆی چاش زۆر خۆش. ئەم زۆر برادێری چاویمە. چای تار. کورە ئەوڵە شیرن پەشە کرد. چ دەکەن ڕۆژانە لە چیۆ خەریکەن؟ بەخۆی ئەمە دێن سەعاتێک لێرە لەگە برادەران دادەنیشین و تاوەشی لەخۆین دوای شارێکە دەستین و دویش خۆمان. باشە. بەسەر هاتێک خۆش ڕووی دیا لەگە برادێرەکانتان. حتمەن هەڕوویدایە بەس ئێستا دەبێت لێ لە وەختێکم لەبیر نییە. بخۆی قابل یعنی ئەمەوە سەروی 55 ساڵ قابل یعنی خۆش و ناخۆشیمە زۆر بەدڵنیاییەوە بەتەکید. بەس جیلی مامە زیاتر ناخۆشیمە بینیوە چکەمان دوو دێ زۆر ناخۆشی من لە هەشتەکان و لە نۆهەتەکان یعنی ناخۆشیمە زۆر میلەتی کورد هەمووی ئەو دەردەسەریانەی دیتیە زیلی شێستەکان یعنی بەڕاستی ئیلاک زۆر. ئاشە بەسەر هاتەکەم لە بۆ باسکە و دەخۆش بوو ناخۆش بوو. وڵی نازانم بەسەرا زۆرە بەڵام نازانم لەو دبەی وش خۆت گوتی بە بیرم نێتەوە دەستەکان خۆش بیتن زۆر سوپاس دەکەم. باشەی دەمتان خۆش نییە؟ ناوەڵ بێ باسی وێ هێمەکە. ناوەڵە خۆزگەردەنگمە خۆش بووە. دەستت خۆش بیتن زۆر سوپاس دەکەم. ئەو قاوەکە شیرنەوە نییە؟ شیرنەوە تاری خۆشە. وڵی قاوە یعنی تار. بەخۆی برادەری تاری نیمە نازانم چ بکەم. پێم ناخرێ کاکە وڵی. ناسام زۆریش لە خۆم بکەم بەس هەدەمێ فێر بم موسەقەف بووم بەس موسەقەف ناوە. ئەوە شیرن بوو نییە؟ ئەوە شیرن بووم خۆشە لێ هەموو لایەک ناخۆش. زیاتر ئەکسپرسۆی دەخۆت. دەرەوە لە مالیان لە مارە برادەر شتی قاوەی عەرەبی دەخۆن. قاوەی عەرەبی خۆشە؟ قاوەی عەرەبی خۆشە. ئێستا زانشی ئەوە بەشی 20 کەسی دەکات قاوەی عەرەبی. ئەوەندە تارە؟ ئەگەر قاوەی ئەسڵ. ئەدە چیمە بەدەست دەکەی مەسەڵەن؟ ئێستاش خەڵکیە مەسەڵەن بۆی دەبرژێن و دەکوتی و ئەوانی دەبرژێن و دەکرێن ئەو دەکرێنی؟ بەڵێ لێرەش هەیە قاوەی عەزڵ هەیە عەرەبی. زۆر باشە وڵای بە قاوەکەی بخۆمەوە دەستمە لای پێ دێنم بزانم چەند زۆر قاوەیان هەیە و چیان هەیە و چیان نییە. کاکە دەستەکان خۆش بیتن نانیشە بەس ئەوە لە تو هینای ئەوە شیرینە بڵێ پێدرێ لاتێ ئۆز گلەیم کرد گوتم قاوەکە زۆر شیرن نییە دەبا ئەوش لێرە بخۆم خۆتم شاو گورە جوانیان کردی ئەو گوریان دڵە تولیفی پێدەرێن ئەی هاوەر هەژەولو هیچ نازانم. بەڕاستی خۆشە زانم ئەوە لە چێک فێر بێ هاوم قاوە خۆشەی دروست بکەیت؟ ئەمێ تقریباً 22 ساڵ ئیش دەکەم سەر قاوە. 22 ساڵە لەسەر قاوە ئیش دەکەیت. باشە ئەوڕۆ بەڕاستی مەدەلەکەمە نییە دەبی ئیشێک دایرەتەوە بکەم ئینشەڵڵا ڕۆژێکە پێم بڵێ بزانم چەند زۆر قاوە هەیە؟ ئەوە نییە هیچ وەستا پێویست بووە ئەو مێکینە ئەوە هەڵم پێدەرێ ئەوە ئاو گەرم
ئەوە ئێسپرسۆ پاشی هەر کەیفی کۆت دەتانی گەمە بکەوە چی گەمە یعنی ئامێرەکە و سێ زۆر کوڕە لەگەڵ زانم تام دەستی ئەوەش پێوێ و بەڵێ شەرتی نییە عربي اسمانية بەس ئەوە کەەوە عەربی تورکی ئەوە بژماردین بەژمار هەیە ئەوە بژماردین نییە بەژمار هەر کەیفی نییە کۆت بەخۆت یعنی بۆ بەڵێ. دەکەی بکتە ئێسپرۆسۆ و نازانم بەزەبەت باشە خەڵکی چێن دەریێتۆ خەڵکی هیندستان خەڵکی هیندستانی بەڵێ. دا ئەمن قەدیم زۆر حەزم لە فیلمی فیلم هیندی هیندی؟ و ئانەوە تەماشەماکە لە تەمەسانەکەم هەندێک بە هیندی قسەم لە بۆ بکە بڵێ بەخێر بێن سەر چاوم دێڵە क्या बोलूं कुछ बोलने का क्या है बोलूं? नहीं जो भी है सब सही है ठीक चल रहा है फैमिली के साथ में हूँ ئەز और ڕاستە एयरबिल ئەمن बहुत ही अच्छा है باشە ئەمن دوسێ کەلیمەی هیندی دەزانم भले نەهی لا وڵی شتێکی کەس یەکی دیش دەزانم भले ئەوەی بە هەم بینەرەکان دەڵێم ها دەڵێ میتون سێ پیار کردی؟ هەدی ئەیانی تە ले गए हवा نانە بڵێ भरोसे के दी بە بینەرەکان بڵێ بە بینەر بڵێ بە بینەر بڵێ ना वो मकसद का जुदा है ले गए बास्ट ینی ئەنیەم لە تو خۆش لەوێ ايه تاو ئەزی لەوەت نەبوو خۆ قسەی خۆشی باش قسەی نییە. ناخۆش باش نییە وڵە زۆر باشە من خەرکم خۆش دێ باش نییە कस قسەیە नजात नहीं नहीं قسەکی زۆر باشە कस नजात नहीं नहीं کەس نەجات نهینە وڵە ئەم نەجاتم هینەیە گۆرانی هندیمان لە بۆ دەرەی لا والله خۆ بەڕات وڵی زۆرم پێ خۆش دەبێت گۆرانی بێزینا ئەو دەستی مەسەر ئەمش گۆرانی بێ دەزانی ئەو پڕەر بەمان نه. نارێ واللهی خۆ زۆر حەزم لێگەر لە بۆم برێن مەمنونتانم نه نه ممنون نه مەمنونی نە ئەوشمانارێ دەستت خۆش بیتن بەس وڵی دەزانیت کامیان پێ خۆشتر بوو ئەویان پێ خۆشتر بوو زۆر سپاس دەکەم دەست خۆش بیتن دەست کوشلو زۆر سپاس دەستی توش خۆش بی عفوان زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش بی و دانیشە بەخێر بخير بين سرتاو زۆر مەمنون زۆر سپاس دەکەم